دانا ایروژی هاتن داوی دانا ئێرە ڕادیۆی دەنجی گەلە. ئەم کاتتان باش بیستەرانی هێژال لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 20 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین کاژمێردا با کاتی ناوەندی ئەوروپا. جەنگی ئێران و ئیسرائیل پێدەنێتە ڕۆژی هەشتم و هێرشەکانیش بەردەوامن و ئیسرائیل دەڵێت هێرشان کردوتە سەر چەندین سەکۆی موشک و ناوەندێکی ئاتۆمی ئێران و تارانیش ناوەندێکی تەکنۆلۆژی لە ئیسرائیل کردوتە ئامانج. ئاسمانی ئێران و ئیسرائیل شەوی ڕابردوو پشووی نەداوە و سوپای ئیسرائیل دەڵێت لە دوایین هێرشی ئاسمانیدا ژمارەیەک دامەزراوی سەربازی و ناوەندێکی توێژینەوەی ئەتۆمیان لە شاری تارانی پایتەخت کردووەتە ئامانج و ڕۆژی هەینی 20 حوزەیران ئەمڕۆ سوپای ئیسرائیل لە بەیاننامەیەکدا تایبەت باوردەکاری هێرشەکان بۆ سەر ئێران ڕێگان هێزی ئاسمانی ئیسرائیل زنجیرەیەک هێرشیان لە تاران ئەنجام داوە کە دەیان بنکە و دامەزراوی سەربازی و ناوەندێکی توێژینەوەی ئەتۆمیان بە ئامانج گرتووە. بە وتەی سوپای ئیسرائیل زیاتر لە 60 فڕۆکەی جەنگی بەشداریان لە هێرشەکاندا کردووە و 120 بۆمب و موشکیان هاویشتووە. سوپای ئیسرائیل دەڵێت ئامانجەکان چەندین ناوەندی پیشەسازی بەرهەمهێنانی موشکیان لا تاران لەخۆ گرتووە کە وەک ناوەندی پیشەسازی وەزارەتی بەرگری ئێران کاریان کردووە. کارۆلین لێڤیت کوتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و توێتی هێشتا دەرفەتی دانوستاندن ماوە کە لەوانەیە بەم نزیکانە لەگەڵ ئێران سەر بگرێت یانیش سەر نەگرێت. لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا بڕیاری خۆم دەدەم. کارۆلین لێڤیت کوتەبێژی کۆشکی سپی لا وڵامی ڕۆژنامەوانان سەبارەت بە تێوەگلانی ڕاستەوخۆی ئەمریکا لە شەڕی ئێران و ئیسرائیلدا ئاماژەی بۆ کرد کە لە بەرڕۆشنایی هەواڵەکە پەیامی ڕاستەوخۆی ترامپی پێە و کوتەکانی وەک خۆی دەگێڕێتەوە کە بەم شێوەیە ئاماژەی پێدەدات. دەڵێت ترامپ توێتی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئاگەرێکی بەرچاو هەیە بۆ دانوستاندن کە لەوانەیە لە داهاتوویەکی نزیکدا لەگەڵ ئێران ئەنجام بدرێن یان نەدرێن. من لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا بڕیاری خۆم دەدەم سەبارەت بەوەی تێوە بگلین بەشدار ببین یان نا. باگوێرەی ئاژانسی ڕۆیترز کە لە زاری ژمارەیەک دیپلۆماتکاری ئەمریکیەوە بڵاو کراوەتەوە لەو کاتەی ئیسرائیل دەستی بە هێرشەکانی بۆ سەر ئێران کردو. عباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران و ستیڤ ویتکۆف نوێنەری ئەمریکا چەند جارێک لا ڕێگەی تەلەفۆنەوە قسەیان کردووە بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی دیپلۆماسی. وەزیر دەرەوەی ئێران با نوێنەری ئەمریکای ڕاگەاندووە وڵاتەکەی ناگەڕێتەوە بۆ دانوستانەکان تا ئەو کاتەی ئیسرائیل لە هێرشەکانی بەردەوام بێ. ئێران دوای هێرشی ئیسرائیل بۆ سەرتاران لە خۆلی شەشەمی دانوستاندنی ناڕاستەوخۆی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا کشایە و ڕەتی کردەوە تا جەنگەکە بەردەوام بێت دانوستاندن ئەنجام نادەن. لەلایەکی تریشەوە وڵاتانی ئەوروپا پاش بەردەوامبوونی هێرشەکانی ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکدی داوای کەمکردنەوەی گرژیەکان دەکەن. با گوێرەی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس وەزیرانی دەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا و بریتانیا ئەمڕۆ لەگەڵ هاوتا ئێرانیەکان کۆ دەبنەوە. هەروەها نوێنەری دیپلۆماسی یەکێتی ئەوروپاش بەشداری لە کۆبوونەوەکە دەکات. ئیسرائیل سیانزەی حوزەیران هێرشێکی سەختی بۆ سەر ئێران دەست پێ کرد و سەدان ناوەندی ئەتۆمی و سەربازی کردوتە ئامانج و چەندین ئەفسەری پلە باڵا و هەواڵگریشی کوشتووە. ئەگەری بەشداریکردنی ڕاستەوخۆی ئەمریکا لە شەڕەکەدا تا دێت زیاتر دەبێت و لە ڕاگەیاندراوێکی یەکێتی ئەوروپادا هاتبوو بە ئاشکرا دووپات کراوەتەوە نابێت ڕێگە بدرێت کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمیش. سوپای پاسدارانی ئێران لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە کە نەوڵ چواردەی
ئیسرائیلی زمانحاڵی بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەبێتە ئامانجی هێرشی موشکی ئێران. هەروەها ڕاشەنگیاندووە لە ڕۆژانی داهاتوو و کاناڵە دەبێت ئامانجی هێرشی موشکی ئێران و داوا لە کارمەندانی کاناڵەکە دەکەن با زووترین کات کاناڵەکە چۆڵ بکەن و چیتر نەگەڕێنەوە ئەبێ. میدیاکانی ئێران لازاری مهدی ڕەمەزانی وتەبێژی دەستەی فڕۆکەوانی مەدەنی ئێران سەبارەت بە درێژکردنەوەی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی ئەو وڵاتە ڕایانگەن ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان لا ئێران بەهۆی هێرش و بردومانەکانی ئیسرائیلەوە تا کاژمێر دوی پاشنیوەڕۆی ئەمڕۆ با کاتی تاران درێژ کراونەتەوە و بەهۆیەوە فڕۆکەخانەکان بەداخراوی دەمێننەوە. ڕۆئاماژە بەوش کراوە بڕیاری درێژکردنەوە کە بۆ پاراستنی سەلامەتی گەشتیاران و ئاسایشی گەشتە ئاسمانیەکانە. سعید منتەزر مهدی وتەبێژی پۆلیسی ئێران ڕایگەن با مەبەستی چاودێری و پاراستنی زیاتری ئاسایشی وڵات ژمارەی بازگەکان و خاڵەکانی پشکنین زیاد کراون. باوتەی منتەزر مهدی بڕیارەکە بۆ بەرەنگاربوونەوەی جدی دز و هەڵپەرستان لە دۆخی ئێستا کە وڵاتەکە لە جەنگدایە. زانراوە ئەو زیادبوونە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئاتۆتە ئاراوە و ژمارەی بازگەکانی نێوان شارەکان دوو هێندە زیادیان کردو و بە جۆرێک لا هێندێک شوێن لە نێو شارەکانیشدا پشکنین بۆ ئۆتۆمۆبیل و موبایلی هاونیشتمانیان دەکرێت. لە ئێران چالاکوانانی بەلوچ ڕایانگەن کە بە پاساوی بەشداربوون لە شۆڕشی ژنجیان ئازادی سزای سێدارە بەسەر دوو کەس سەپێنراوە و زانیاری دەربارەی منداڵێکی دەستگیرکراویش نییە. دەوڵەتی ئێران بە پاساوی بەشداربوون لە شۆڕشی ژنجیان ئازادی سزای سێداری بەسەر دوو گەنجی بەلوچدا سەپاندووە و هەروەها ڕاشیانگەیاند منداڵێک لە هەمان ناڕەزایەتیدا دەستگیر کراوە لە زیندان براوەتە شوێنی نادیار. بە گوێرەی زانیاریەکانی کەمپینی چالاکوانانی بەلوچ دادگای شۆڕش لە شاری زاهدان سزای سێداری بەسەر دوو هاوڵاتی بەلوچدا بە ناوەکانی محەممەد دەروێش نەهرۆیی و یاسین کابدانی سەپاندووە. هەروەها چالاکوانانی بەلوچ دووپاتیان کردوتەوە. بەنیامین کۆکەنیش خەڵکی شاری زاهدان لە کاتی شۆڕشەکەەوە دەستگیر کرابوو، پاش دانیشتنی دادگە لە زیندانەوە براوەتە شوێنێکی نادیار و هیچ زانیاریەک لە ئێستا لە بەردەست نییە لە بارێدۆخی ئەو زیندانی کراوە. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناوازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئشتگیری ئەنجام دەدرێت و 701 ڕۆژیشە بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 137مین دەستیان بە چالاکی ئشتگیری کرد. مەراسمی گۆڕینی ئشتگیری لە گروپی 136مینەوە بۆ گروپی 137مین لە بارەگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور ئەنجامدرا. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. لە کۆتاییشدا گروپی 137مین کۆمیتەی خانەوادەی شەهیدان ئشتگیریەکەیان دەست پێ کرد. تەرمی شەروانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا شێخۆجەمەوە بە ناسناوی زنار کۆبانی کە لە 18 حوزەیرانی 2025 لە کۆبانی شەهید بوو بە مەراسمێکی جەماوەری لە گۆڕستانی شەهید دیجلە بە خاکسپێردرا. لە مەراسمەکەدا هاوسەرۆکی پێدەی کانتۆنی فۆرات پێریبان ئیسماعیل سەرخۆشی لە بنەماڵی شەهید زنار کۆبانی کردووتی شەڕوانان بۆ پاراستنی خاکەکەیان تا دواسات تێکۆشان دەکەن و هەروەها وتیشی بەڵێن دەدەین بۆ درێژە پێدان بە ڕێگەی شەهیدان. لەلایەکی تریشەوە ئەندامی ئەنجومەنی سەربازی کۆبانی محەممەد عەسۆ جەختی کردەوە لەسەر درێژەدان با ڕێگەی شەهیدان و بەدیهێنانی خەونەکانیان و وتی بەڵێنمان بۆ گیانی شەهیدان نوێ دەکەینەوە و تا کۆتایی بەرامبەر دوژمن کۆشین و سەرکەوتنیش مسۆگر دەکەین. لە کۆتاییشدا ناسنامەی شەهید خوێنرایەوە و ڕادستی بنەماڵی کرا و تەرمی شەهید بە خاکسپێردرا. شاندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی کە پێک هاتبوو لە هاوسەرۆکانی گشتی
دەم پارتی تۆلای حاتم غولاری و تونجەر باقیرخان و جێگیری هاوسەرۆکی گشتی بۆ ئیدارە هەرێمیەکان محەممەد ڕەشت و تریاکی با ڕۆژەوی چارەسەری دیموکراتی گواشتیانەی پرسی کورد سەردانی زیندانیانی سیاسیان لا زیندانی مەرمەرە کرد. شاندەکە لەگەڵ سەرۆکی شارەوانی ئیستانبول ئەکرەم ئیمامۆغلو و هەروەها هاوسەرۆکی پێشووی شارەوانی وان بەکرکایە و سەرۆکی شارەوانی ئەسێنوەرد ئەحمەد ئۆزەر و سەرۆکی شارەوانی شیشلی ڕەسوول ئەمڕەح شاهان و پارلەمانتاری تێبجان ئاتاڵای و ڕۆژنامەنووس ئەرجومەند ئاکدەنیز و خەلیل ئاکسۆی و نەسمی ئادای و ئەحمەد زای مادی کۆبوونەوە. پاش سەردانەکە تونجەر باقیرخان ڕایگەیاند کێشەیەکی مەزن نەبوونی دادگایەکی دادپەروەرانەیە هەموو زیندانیەکان و بەتایبەت ئیمامۆغلو و تویانە باگرنگیەوە دەڕوانە پرۆسەکە. لای خۆشیەوە حاتم غولاری دەڵێت ئیمامۆغلو وتوێتی لە کەشوهەوایەکی نەرێنیدا کە قەیرانی ئابووری و شەڕ هەرێمەکەی داگرتووە هیوای هەرە مەزنمان با گفتوگۆکانی ئاشتیە. حاتم غولاری جەختێکی کردەوە وەک دەم پارتی درێژە بە هەوڵەکانیان دەبن بۆ ئاشتیەکی درێژخایەن کە هەموو بەشێکی کۆمەلگا بگرێتە خۆ. لایەکی تریشەوە و تەبێژی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ئایشە گۆڵدۆغان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بانگەوازی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیکی 27 شوباتی ڕێبەرۆ جەلان و بڕیارەکانی پەکەکەی پەیوەست بە بانگەوازیەکەوە هەڵسەنگان. ئایشە گۆڵدۆغان باسی لەوە کرد یەکێک لەو بابەتانەی کە زۆر نیگەرانیان دەکات بابەتی زیاتربوونی شەڕ و ناکۆکیەکانی ڕۆژهەڵاتی ناوینە کە ڕێبەرۆ جەلان لە هەڵسەنگاندنەکانیدا ئاماژەی پێکردووە. ئایشە گۆڵدۆغان ئاماژەی بەوە کرد پرسی کورد و ئازادی گەلی کورد لە تورکیا و ناوچەکەدا دابڕاونیە لە شەڕەکانی ڕۆژهەڵاتی ناوین و وتیشی پێویستە بازووی گۆڕەپان و ڕاهەندەکانی سیاسەتی دیموکراتیکی بەهێزتر بکرێ و پەرە بە پێشکەوتنە دیموکراتیکەکان بدرێ. ڕاوتیشی جارێکی دیکە دووبارەی دەکەینەوە کلیلی چارەسەری و کۆتایی هێنان با شەڕ دیموکراتی و دانووساننا. لە قسەکانیشیدا گۆڵدۆغان جەختی کردەوە پێویستە و کاتی ئەوەیە هەنگاو بۆ پێکێنانی کۆمسیۆن لە پەرلەمان بنرێت و ئاشکرای کرد پێویستە نوعمان کورتوڵمۆشی سەرۆکی پەرلەمانی تورکیا دەست پێشخەری بۆ ئەم کارە بکات و هەموو لایەنەکان کۆ بکاتەوە. بەڕێزان لەسەر دۆخی ئەمڕۆ هەروەها ڕۆژی هەشتەمی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل دەڕۆینە لای ڕۆژنامەوان و نویسکار نووسەری کورد بەڕێز ئیکرام باڵکی. پێم وایە بەڕێز ئیکرام لەگەڵمانی دەما خۆش بەخێر بێ. بشی سپاس. پێم خۆشە کورتەیەک بڵێم بەڕێز ئیکرام جا دوای پرسیارەکانمان دەست پێکەین. ئەمڕۆ شەڕی نێوان ئیسرائیل و ئێران کەوتوتە ناو هەشتەمین ڕۆژی خۆیەوە و لەو ماوەیەدا بەشێکی زۆر لە فەرماندا گەورەکانی ئێران لەلایەن سوپای ئیسرائیلەوە با ڕێگەی جیاوازە و کوژراون. زۆرێک لە ناوەندە سەربازی و نوکلێرەکانی ئێرانیش بەهۆی پورتومانەکانی هێزی ئاسمانی ئیسرائیلەوە خاپور کراون. لەو بەریشەوە زۆر ناوەندی شارەکانی ئیسرائیل با موشەکەکانی ئێران پێکراون و لە دوای ئەو ڕووداوەدا ئێران نەخۆشخانەیەکی کردوتە ئامانج و ئەمریکاش لە نێوان هاتن و نەهاتن بۆ شەڕە هێشتا دوودڵە و بڕیاری کۆتاییشی نەداوە. دەرەنجامەکانی ئەو شەڕە لە ئاکامدا بەرەو کام قۆناغ هەنگاو دەنێن و چ کارێگەریەک لەسەر بارودۆخی ئێران باگشتی و کوردەکان لەسەر هەر چوار پارتی کوردستان دروست دەکەن. بۆیە میوانداری بەڕێز ئەکرام دەکەین. بەڕێز ئەکرام دیسان بەخێر بێ. دەکرێت دوایین پێشاتەکانی ڕوبەڕووبوونەوە ئێران و ئیسرائیل من بۆ باسکەی کەوتونەتە چ قۆناغێک و ئێستا لە چ ئاستێکدایە؟ بەێ نها دەمام بێنە ئەخواتبناوی شەڕی دەوامڕۆ دەست پێ کردێنە ئەمریکا و ئیسرائیل ئەوەکی گوتنە پۆلیسی باش و پۆلیسی خراپ دلەیزن ئالمان جوانە سەرەکە ئەوەک و ئەمریکا خوات دەربە بگرە ئەوەکی و مزاکرەجیە مزاکرێت خوازدا و ئیسرائیل جلێخە چ قاز بخوازە هێزاوی ضعیف بکە و بینە سەر ماسی ژبەربەیەکی نەڕاستە و هین کەس ئەنجی ئەمریکا بخوا ادعا دەکە نەت شەردەیە. هر کس دزانه او شرکی پلان کردیه شرکی کو به سالانه پروژه پلانج بوی هات ندانین پلان آمازن یا گوهرتنا رجلات ناوینه به پیشنگی آمریکا
و انگلیزا و انگلستان و اروپای کو پیشنگی و سرکشاوی اسرائیل دیگه هر کس به راستیت زانه ایران زانه آمریکا زانه و دنیا عالم زانه که آمریکا نو شر ده با وای کی دن رولا قدلیزه و که کو وای کی اکتیف جینا گرده اللي بشكيه امريكا او ريسبكتين آلمان جوان سرکه او تو رژیم ضعیف با رژیم ایرانی لگوری خواه لگوری بجانجی خواه یبود دیزاین کردن هرمی بکار بینن ناخوازن رژیم هلوشن ها جبر کو آلترناتیوی چی جره آماده نکردنش خواه واسه خویاد که و جبروی یکی آلمان جوان او لی دبک کوشر کنترلی در که مدید کو دو ایدی لنخوشخانه دادن او جنشانه و یکی کو چقاس دربه دخون رنگ شرج دگوهره شر ممکنه کنترلی در که ایران 5 ساله نیزی 5 ساله به سلوگان اندگو امی رژیم صهیونیستی جهولی راکن امی سر عده سر نقشه راکن و تفنو تورا بکن و نظام امی خیمی راکن مدید کو به سلوگان نابا به شعار نابا دماهاتن گوتن لجیبه دخواه ده همون نیچی کرن فرماندار وان دخواه ده گرتن و یک به یک مال به مال گرتن و نیچی کشتن نیچی کرن اجبروی یکی نشانده که شر استخبارات شر تکنیکیه نه به شعاران نه به سلوگانه لو رجی ایران جبه که هرچه که برینداره دکاره در دوری قواه ایرش بکه دکاره ایرشی هر کسی بکه اجبر که تنگا بیه اجبروی یکی جی شاید ممکنه از کنترل درکه اگر از کنترل درکه بیچاره آمریکا مجبوره با اوکی اکتیو نه دوروه ایدی مجبوره با اوکی اکتیو بشتر ببه حتی احتمال ها هنجی نوکلیاری ایرانی هنه و که قومه جیه که مثلا دبن عرضیده نیزی 8 متری زیتر ولی دبن عرضیده اجبروی یکیجی تنی آمریکا لجهانی تنی آمریکای او سلاحیه او بالافر هيا كنت كاروان بومبا باوجه و تكاس هيزا كذا نكار عليها جبروي كيجي اگر بزانن كو خطره چكرنا بومبا هستي هيا بومبا اتومي هيا ممكنه بيو اوي امريكا وي هرمي بدا ليه بله او ايرش او شهر همون نجبوي نوكلياريه و ايران تشكا نوكلياري تشدكانا بهانه من نبي رخوا دما صدام لحلب جيده گاز شیمیایی بکارانی کسی دنگ خانه کرد دنیای دنگ خانه کرد شما همین کسی دزانی صدام گاز هست و ایزا شیمیایی هست یا کیمیایی هست لی پشتی بو 2003 جوان لازم بو گوتن صدام گاز کیمیایی هست ما دنیای نزدانی صدام هست دزانین لی بکنه هنجت بیوی آوائی بخواد ابو نوان دنیای بخواد ابو انتظانی هست برای که هنجت ناوجی ایران چه کجی چه نکجی لیکن و بریار دابون جی ولی خستانا عجبو کو بین سر ری خاصه خطا کود خازن برای که جوی دوام بکن بدن خاص بار باشار و جوری که اماجه تام پیکر شرکت لوانه لا کنترل درب چه پیتان وای او شرط تاکید درجه کشه یعنی او شرط بو لو دوخی که استاهی و بتودی هرشت کنه سر یکترو لوانه که به هر حال امریکا راست و خوب بجدار به شاید استال ناراست و خوبه پتانوای شرکت تاکی بردوام دبه یعنی او شرا تجاری نواسکنه چما امدین خابدنا سوریه دما اسرائیل اللي خستبو دوام دکه حتی وان داویجی هر بتربینی مهکه دو جارال دخست مهده جارال دخست جارال ندخست قلت اللي بداري هزي إيراني هنا هزي باسترا هنا لشامي دخست حماي دخست حلب دخست أي إيران جايني أويا نها ترسا إسرائيل إشكاس جارك رابول ليخست ترسا وإشكاس إذا ديت كود كرا ليخه نها إيران تسليم جبه نها إيران بس خطوانجي ديسا وبكنا هنجات وسباي باسترا نهجي بكنا لستا تروري هرجي كوبزانن خطره هرجي كوبزانن استراتيجيكه ببکن هدف بیشن هزار پاسدار رو بداری بو هزار تروریست رو بداری بو بیوی آوای خیلی ترک ایرانی ناکن ایران جایی که ایران ضبط کردن ترسخای شکان نه آسمان ایرانی کنترل ایرانی درد که بلی را شویده جیشست بالافر اسرائیل رابونه در تهران ولی در دور دندانه بیکو دربه بخون سر آسمان ایرانی دیگره او تی چواته سر دستی آسمانی یا هوایی دیگه دست اسرائیل و آمریکایی جبروی کیجی او در فتح کوکتی دست اسرائیل زو بزو دست نادا حتانی ضعیف نکه حتانی نسخطاخه به سخطاوی جی کجخار خطره ببینه لیده او شر
ایدی نتلی شر اسرائیلی و ایرانیه شر زین کردن حریمیه پشت ایرانی و ایران آنی نسر خطاقا سر ریاخوا و برای خوابدنا هند غلط دن ترکیه رایدار ترکیه ادعا دکن که دورا ترکیه این کسی که ادعا دکن که دورا پاکستانیه اما ببینین که دورا کیه ڕاستە هەر وەکە و ئاماژەتان پێدا ئاماژە نهێنیەکان بەرەوە دەچن کە گۆڕانی ئیسرائیل بۆ زلهێزێکی هەرێمایەتی باڵادەست و خاوەن هێژمۆنی بێڕکابەری ڕاستەقینە لە ئارادایە نەک نوکلێر نەک حتا گۆڕانی ڕژێمی ئێران جابۆیە لە قاڵبدانی تورکیا و ململانەی بۆ واقعی جێوسیاسی و سەربازیش لە ئارادایە ئێوە چۆن بیر دەکەنەوە ڕای ئێوە چییە یانی بگومان او پروژه رجلات ناوینه و به پیشنگی و پیشکشی اسرائیلی لی او عالیه کدن عالیه دن گرم دین اخبرنا رجلات کردستانی لبر راست ایران داگرکاری که کردستانی داگرکاری کردستانی هر چقدر ضعیف بن به هجبو کرداج بو برجوانجی کردا باشه هر کس برجوانجی خود فکره اگر کردی برجوانجی خود فکره اگر او شر هر چند که شر نباشه شر خرابیه ایرانیه لی رژیمه که هر روز زاروک کرد و جوان کرد اعدام دیگه دار دیگه اشکنجه دیگه کردان این کار دیگه بلوچ این کار دیگه عرب این کار دیگه همون گرین لی ایرانی و لی روجرات لی کردستان این کار دیگه اگر رژیمه که وسا ضعیف به دربه بخو بگمانش بو همون گلان باشه لورا کرد جیدوی قا جبو تشتکی آوارته آماده بکن زمینه کو ام بیژن رژیم تیک بچه والله یک چیبه دویسته کرد نه نه والله چیبه گرای دی کرد جاره کردن دو هف پیوینا آریان تیوی به هف سروک پژاکی رئیس امیر کرمی ره بو دبیجه ایدی هم لبنده و ناس کنن کار کل تهران به هم هرن داخواز خوا پیشنهار بکن نه ایدی گلی کرد خودی پروژه ام کسی که تشتکی ناخوازن پروژه ما هیم پروژه ها داد نه ولی جو پروژه خود خبتن و بانگ همو هزین کردستانی دید که پارتین در به رجلات چی دبیجام رجای دیکن کیجام پارتی رولاوی باندورا ولی سر کیجام پارتی رجلات هیا بلا جبو اتفاق بخبته بلا پارتین رجلات بخنا زوری کو اتفاق خود چیکن بیست کرد هاوگرتنی بگیرن دبیجا ام قبول ناکن کو رجلات و کی باشور پارچه پارچه چند حزب هبن بیست حزب رجلات ایزا ببن سیوانا گل دبه دبن ریابریا دموکراتیکا گل دبه ام وکی پجرک دبیجا آمادنه ایزا خواه لشکری تسلیمی ریابریا گل یا دموکراتیک بکن بیست همون کسی اندنج یکو ایزا لشکری هیا و یکی وصا ببینن دوی ایزا پارتیا ایزا حزبات تنبه ایزا گل یا روجلات هبه ایزا پاراستنی هبه او رین نرنه که گرینگه و بانگا اتفاقی دکه جبروی یکی جی پیوسته گل کرد جبو جنها و سازی قاچه که کماله قاچه که قال مزگفتا لمدرسه ها لدبستان لکولانا لتاخا وکی روجوای کردستانی ریابریا خواه یا سر عرده چه که دما لازم بود که خوریا به مدرسه قاچه بکه لبر قاجبو هر تشتی پیوسته آماده بکن و همسرون که پجا که دبجه هیزا مهرتم روجلات هبیه گیرلا تجربه روجلات در نکته ام دبجه لشکرکشی نکن ام ایران شر نکن لیدما ایرش به سرگلیمه ام هر دم آمدن جلقا به پاریزن او گرینگه پیوست پارتی دنیا روجلات کردستانی کل کامپانه لباشورن وسا سلوگان تحریکباری ندن نه هزکوان هیا نه پشمرگی هنه کشر بکن اما رابو نو و گوتن هاشتا گوتن لجیب زفتا دکن وسا نابه پیوست به پلان و پروژه جبو گل خدمتی بکن نه کشوه بکن نه دم شویه نه دم فورسیه دم خدمتیه دم آواکرنیه پیوسته کی چیز دست بی آوا بکن ڕاستە بەڕێز ئەکرام ینی دەبێت بەرنامێکی تایبەت سەبارەت بەوەی کە کورد خۆی چ هەڵویستێک دەبێ نیشان بدا ببێت بەڵام لە ئێستادا کاتەکەیش زۆر نییە پێت وایە تۆ هەندێک کاریگەری پۆزیتیڤت بۆ کورد لە ناوچەکە ناوزت کرد پێت وایە کاریگەریە نگەتیڤەکانی ئەم شەڕە چی دەبێ یعنی بەردەوامبوونی ئەم شەڕە تێوەگلانی تورکیا لە بڵین لێڤێڵێکی بالاتردا گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگومان دمان لحرمه که جه کشر هبه آگیوی نگاتیو زیده نیم ببیجن شر گرتر ببه و
کوچبری دست پی بکه پرابری دست پی بکه نها بیجن تهران نیو تهران هاتیا خالی کنه چه والا کردن او هم کده دستن بازارن دستن در دور دن سیستم جانی تبی هود به جوخه ایران در دور پیچه که ده بود قیرانه که آبوری ده بود و ملت پریشانه ده بیو اوایی راوشا گل نباشه و پنابری که دست پی بکه به باندور لی در دور خاج بکه برات یکم کو برای خبرنه ترکیه بشتر بلکی باشوی کردستان عراق بلکی کنه کار به نکار عالی بلوچستان بلکی برای خبرنا نظام پاکستانی برای خبرنا افغانستان توی که مجبورین بسیار اجباری یکیجی بخواز نخوازی دموگرافی دگو هره روش دگو هره کوچبری دست پیدا که و شهر هر کوچبه خیزانی زیاده ده اجباری یکیجی دارابش که وساده کنها دنوا آلوزی ده کس نزانه که و ایران تیک بچه آن ناچه کس نزانه که و شهر به کوه بچه و هزار زمینی یا اسرائیل و آمریکای تونه که مداخله بکن شرکی زمینی دست بکن لولا خطره که فرد رابن باوی که اشکره شر ایران بکن خوبک نه هدف خوبک نه طرفک خطر اجبکو وکی هرچا بریندار لبکو کمکجا پیک بینه لولا نه ندم دم ایران کرنا شر لدجیر رژیمیه لبزجیر و سازی کردن و آماده کردن خواهی خستن کردن و بریا خواهی حریمی پیوسته ساز بکن پیوسته خواستگی خواهی ساز بکن نکو دیره بکونه شرکی چک داری اجباری یکن ها ندمویه اگر رژیم سردهات مجبورن خواه پاریزن لی اگر سردنهات پیوست نکن ها خواه بکنه هدف و خواه بکنه وی شرکی وساکو ندیاره اجبر کنه ها حتی ها نه آمریکایی نه اسرائیل لسر روجلات کردستان لسر مافی گلی کرد نه داخویانی یک دانه نه پروژک پیشنیار کردن جبوی یکیجی نه حوجه کرد خواه بکنه طرف شهر کرد بیجن ام ریاسیامن و پیشنیارا ریاسیام دکن که ریبرا پو جبور اوای کردستانش پیشنیار کرده بو او هری راست هری باش یا چاره سریه جبور روجلات کردستانش راستا زور سپاس بۆ بەشداریکردنت بەڕێز ئیکرام باڵەکەی زۆر سپاس. کۆتایی گەشتی هەواڵەکان و بەرنامەی ئەمڕۆمان بمێنن لا خێر و خۆشیدا.